بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان سڵاوتان لێبێت. خۆشحاڵم جارێکترێتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی بەزمەکانی گەڕیان ڕادیۆ میلی گەڕیان گەڕیان FM لەسەر شەپۆلی 94.1 بەو هیوای توانین زۆرترین کات ئاسوودەی بێ و بەخشین لەناو تەنگژەیە کە هەیە لەناو هەموو نەهامەتی و هەموو ناخۆشی کە هەیە لە وڵاتەکەمانە بەهۆی قەیرانی دارایی بەهۆی ئەو هەموو نەخۆشی کۆرۆنا و بێئیشی و بێموچەی و بەڕاستی دنیا پڕبووە لە قەیران و ناخۆشیە مەمانێت دوای دەواازەیە بکەینەوە بەڕووی ئەوەیە شنەبەیەک بین بۆ ڕێنەوەی خەڵکانتان وەکو ڕۆژانە پێتانڵێن گوێبیستی ڕادیۆ میلی گەڕیان بن. ڕادیۆ میلی گەڕیان شنەبایەک بۆ ڕێونەوەی خەمەکان. ئەمڕۆ ئەم میوانە خۆشەویستانم لایە کە بەڕاستی من شانازی بەم گەنجانەوەکەم کە هونەری میلی و کلتوری نەتەوەکەمانیان پاراستووە. زۆر بەگەرمی بە خێراتنی کاکە باوانجانەکەم بە ئەمێری زارە بکە چەندین جار لە هەر شوێنێک ببین چەندین ساڵ لە قاوەخانەی کلتوری زەردەشت و لە ڕادیۆی سلێمانی دەنگی مەڵباند و لێرە و لە ڕادیۆی بابان و هەموو شوێنەکان هەروە کاکاڵبستی باڵەبان کاکاڵبستی هونەردۆست کاکاڵبستی برامان خۆبەخش و مادونەناز بەخێر بێ بەخێر بێخوا. میوانی ئەم میوانەیە هونەرمەندێکی خۆشەویستە کە بەڕاستی من زۆر سەرسام بە هونەرەکەی کە هەموو کات ئەو کۆڵ نایەت گەنجێکە بە هەموو توانای خۆی خزمەتی هونەری میلیەکە کاکە شەماڵ پێنجێنی بەخێر بێت. مایکێتیشگیری بەدەستەوە لێزەکەت مایکێتەوە سواسەکەم بەوەش توانی سەرتا سڵاو لە هەمووتان گەڕای دەستخۆشی لە جەنابێت لە هەموو ئەو کارمەندە خۆشەویستانە. منی شیوادارم بەرنامێکی جوان پێشکەشێن بۆ هەموو بینەر و هەموو بیسەر و هەموو دۆستێکی کورد و کوردستان. یاخوا بەخێر بێ سەرچاوانمان هیواداری نەمێوارەیە بکەین لە گۆرانی مۆزیک جێ خۆیەتی کە ناوی شەماڵ پێنجێنی بێنین. سوپاسی کاکە ئەیوبی خۆشەویست بکەین لە سەنتەری ئايات کە هەموو کات باوەڕم وایە کە ئەو دەورێکی زۆر گرنگە بە لە ناسانی شەماڵ پێنجێنی و زۆر هونەرمەندی میلی دیارە کاگەی و نەکات لە ڕووی هونەرەوە نەکات بۆ منیش بۆ زۆربەی هونەرمەندەکان پشت و پەنایەکی گەورە بووە بەڵام وەکو قەزەی هونەر کەسێکی تایبەت بۆ من پشتێک و قەڵایەکی تایبەت بۆ من خۆشی هەر برای منە بە هەموو دنیاوە بزانێت کە من و کاگەی و برای کاگەڵێست پاپشتێکی تەواوی منە هاوکارێکی تەواوی منە هەمیشە لەگەڵ بوو کاکە باوانی خۆشەوی چەند دۆستێکی تر ئەمانە کە لە هەموو کاتێکا لەگەڵ من. یەکەم کۆمنت کە هات بێت جارێک کاکە بەختیاری نییە سڵاو لە هونەرمەندی خۆشەویست کارزای ساز و هاوڕە هونەرمەندەکانی سوپاس بۆ کاکە بەختیاری نێویش کەسێکی دڵسۆز و خۆشەویستە ڕۆژانەیە ئەمە گۆرانیەکانی کاکە ئەیوب کە ئەو هەموو ڕێکۆردی کردوەوە بڵەمە خاوەنیەتی وەکو کاکە ئەیوب سەرتەری ئايات کە هەموو کات ئێمە خۆمان بە خەرزاباری وەزانین دەستخۆشی لێکەم سوپاس یەکەم ئەچینە لای بەرهەمێک زۆر تامەزرۆم گوێبیستی بەرەمەکانتان بم. ئێتر حەزم لەو گۆرانیانەی کە دایمە گوێبیستی بمدا لای بەکان تاکوورە گەڕیان و دەوڵی و هەرچێک خۆش گۆرانی بەش پێشکەشەکەی بەم ڕادیۆ جوانە پێشکەشە بە بینەرانی ئەم ڕادیۆ پێشکەشیش لە بە جەناب و بۆ کەسەشی پێ خۆش دەبێشەوە. سوپاس
من جایەکتر باسێکە بەڵام سنتەری ئاات بەقەدەر یەک سنتەرە و لە گەڕەشی خەباتە لە شوێنێکی گەڕێکی میلیە بەڵامە بۆە
بەقەدەر یەک سنتەری گەورە کەیتر لە وڵاتێکە چەند ئاوەدانەوە تایبەتە، سنتەری ڕاستی ڕۆژانە خەڵک لە ڕادیۆ میلی گەڕێنەوە زوو لێ بە سنتەری ئایا بۆ بڵاوکردنەوە بنێری بەڕاستی من هەرگیز نابێم مافی ئەو کۆتێ لەبەرەوەی زۆر ماندووە و زۆریش گۆرانی پێشکەشیمە کردووە لە ڕادیۆی بابانیش بووم بەوەڵای گۆرانی زۆر تایبەتی پێشکەشکردین کاکە لە تیڤی قادری لە ساڵ ناموتان زۆر زۆر سپاسێکم ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئەم بیسەرانی ڕادیۆی میلی گەڕانی ژمارە تەلەفۆنی 0771 471 52 64 بۆ کەسانی کەیانێ ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بەرنامەکەەوە 0771 471 52 64 لە خزمەتان نابین و کۆمنتەکانشان بان وەرەگەین هەج ڕەخنە پێشێرەکانە یا هەج تێبینەکانە لەسەر بەرنامەکە ئێمە لە خزمەتان نابین و ئەتوانین بەیەکەوە بەرنامەکە جوانتر بکەین کاکە بادینە سوور گوڵی نردووە زۆر زۆر سپاسێکم خۆی گوڵە کاکە بادینی هاوڕێمان چای ماچەکەم کاک شەماڵجان تۆ زیاتر لە لایڤەکانە بەژاریەکە یا دانیشتن کە ئێسانیان ناوە گعدا تۆ زیاتر ئەوزان دانیشتەکان زۆرترە بەڵێ سەرکەوتوو بیاخوا زۆر سپاس زۆر گۆرانەکانی تۆم بینی لەگەڵ کاک کازم باشماخی دوێنە شەبەکە لە بۆ قسەمان کرد کە لە کوردستانە ئەوش بەڵێنی بێتە ناو بەرنامەی ڕادیۆ میلی گەڕانەوە بەرنامەی بەزمەکانی گەڕیان و هەروە تۆ ئەوی کە جۆم لێبووە لەگەڵ کاکە ڕێبەر و کاکە من لەگەڵ هەموو هونەرمەندە میلیەکانە ئەوانەی کە منیان قبول بێ من بچووکیانەکەم و لە خزمەتیاندا دەبوو هەمووشان بۆ من جێی شانازین هەمویان سەرکەوتون هەمویان برای ئازیزی منە ئەو لە تۆ نبینیەوە بە زێک داواکاری هەیە لە هەردوو زەنارە بەتواناکەش و لە تۆش لەو دانیشتانەیە بەشداری مەکەن کە بە ئاخارە چ خراپە ڕۆگە بە شەڕەجنی و شەڕەبەند وڵی هونەر بۆ نەکراوە شەڕەبەند یانی چی خۆمە شەڕەکە لە شەر نییە خەینا کەلیمە بڵێ کەلیمەی جوان تۆ بیڵێت و ئەوی ژێلێت منافەسی کەلیمە ناڵێن منافەسی کەلیمە زۆر شتێکی جوانە بەڵام شەڕەبەند دەڵێن شەڕەبەند کە وشەی نەشای تایبەت زۆر ناشێکی کاک جەزا ئەو شتانی کە لە ئێمەوە دەرچووەیان ئەو گۆرانیانی کە لە ئێمەوە بڵاوەتەوە پێم وابێ خۆت بینیوتە شتێکی وای تیا نییە و زۆر جاریش من ڕەختەم لە چەند کەسێک گرتووە لەم چەند ڕۆژەی ڕابردووە هونەرمەندێک مقابلەی بۆ ڕەخنەی لە هونەرمەندەکانە گردوای چەند ڕۆژی خۆی لە گەعدەیەکە چەند قسەیەکی کرد زۆر نەشیاوە بەڕاستی نەشیاوە لاقیتەکەی بەدەم وی هاوارەکە لەمەیکە گەمەکانی هونەر وانە گەرە گەعدە بۆ منی بکە نامەوێ دەریەکە بەڕاستی زۆر شتێکی نەشیاوە بەڕێزمان هەژار هاوڕێی دێرین و خۆشویستمان ئەسڵاوتان لێبێت سڵاو لە بەڕێزیشیان کاکە ڕزگار محمود ئەسڵاوی نردووە زۆر زۆر سپاس کاکە ڕزگارجان بۆ نەچینەوە لای بەزمەکانی گەڕیانە کەڵام بەزمەکانی گەڕیان شاد نێرگەڕیان بەڵام بەدڵی خۆتان من بۆیە گەڕیانم هەبژاردووە هەموو دەقێگەڵێمەوە گەڕیان هونەری ڕەسەنایەتی ناوچەی لەیلا خۆستنە و ناوچەی مەریوان و پاوە و ئەو نەوچەیەتی کە بەڕاستی هونەرێکی جوانە من لە خزمەتان نبوو بیسەرانی ڕادیۆی میلی گەڕانیش ڕاستە گۆرانیش کە پێشکەشێگەن بەم دۆستانە گۆرانیەکە لە دەمی منەوە بڵاوەتەوە هەر کەسێکە چای ماچەکەم لە کەسێک گوێم لێ بووە کە بەخاوی وتێتی ئێمە دەستکاری ماکردو لەگەڵ کاکەوەست سەریع ماکردو تومانە زۆر کەس وتێتی و چەند کەسێکیش کردوانە بەلای خۆیانەوە بەڵامی تر ئەو گۆرانە لە ئێمەوە بڵاوەتی مەش پێشەشەگەن بەم هاوڕێیانیم ڕادی خيالم قرشاد يمدي
شەماڵجیان دەستان خۆش بێت سەرکەوتوو بن بەڕاستی هونەرێکی جوان پێشکەشەکان وەڵی زۆر دڵخۆشکەرە و باڵەوان و زەڕوانی هەموو کولتوری کورداری لەوایە بینەوە خاتو بە نایرپانوەکو باسم کرد ئەو هەموو کات پشتیوان نابووە لە هەر جێگای ببینوەکو و ڕاگەیاندکارێکی سەرکەوتوو هەڵەستاوتان لێ بێت دوای نووسێتی لەش ساغ و سەرکەوتووی کاکەزا بۆ ئەم بەرنامەیە زۆر زۆر سپاس خاتو بە نایرپان کاکە بەهادینە سوور ساڵ کاکزای برام دەست خۆش بێت بۆ ئەم بەرنامە جوانە بە خێراتی میوانە بەڕێزەکان ئەەکەم کاکە بەهادینە سووری هاوڕێ خۆشەویستم کاکە بەهادینی برام سپاس دەکەم دیارە پەیوەندیێکمان لەگەڵایە کارزان کاک کارزانجان ئێوارە باش کاک کارزان ئێوارە باش جانەکەم کاک جەزام کاتۆ باش ئەم کاتۆ باش کاک کارزانجان سڵاو و ڕێزمانێ بە جەنابتان دەستخۆشی بەرنامەکە دەکەم زۆر زۆر سپاس کاک کارزانجان لە چۆ پەیوەندیەکەی برا ئەزیزەکەی من کاک کارزانجان خۆشەویستی ڕێز هەیە براجان دەستخۆشی بەرنامەکە یەکەم دەمی قەدام بکەین بەرنامەکەی لەدەست زیادە شایان یاویتە بەنجەشم کردن لە یۆژێ دەستخۆشی دەکاشم ئەو لەدەمی میشە
زۆر سپاس کا کارزانجیان ئەگەر هەست تێبینەکە بێ هەز ڕەخنەیەکە بێ لێمان بۆی مەزیاتر بەنامەکەمان پێش بکەین سپاس دەکەین هەز ڕەخنە پێشنیارێکیانە بێ خێنە سەر چاومان وڵا کاتی بەزارەکەی بگەن بتوانین توانانی دەست پاشن زۆر کاتێ بینین دەست وەزارانی کاگەڕەوە سەدەکە لای من وازەح نییە سەدای هەیە کا کارزانجیان بم برە وڵای دەنگ وازەح نەبوو تێناگەم دیارە دەنگی جانوتم کاک شەمان زۆر کاتێ بەدەست وای بینین زۆر بەدەفەوە لە گۆرانی وەڵا بەڕاستی وایە مەزاری بەدەست دوو کۆپلەمان گۆرانی پێشکەشکە خۆشیتان پێمان خۆش بەسەر چاوم شەڵا لە خزمەتانە زۆر سپاس کا کارزانجیان بەسەر چاوم چاو خۆش بێخوا دیوادارم هەمیشە خۆکردی زۆر سپاس کا کارزانجیان زۆر بەڕێزی زۆر جگەی ڕێزی لای ئێمە کاکە کارزانجیان سپاس دەکەین هونەرمەندی دیێرین کاگەرجمان هەورامی هیوادارەمەش ڕۆژێک گەورەمان کات و وەکو هونەری هەورامی وەکو هونەرە جوانەکەی خۆی لێرە لە بێت بە میوانی بەنامەکەمان ئەڵێ سڵاو بە زایبرا و میوانەکانی زۆر سپاسی کاکارجمان هەورامی خۆشەویستەکەم کاک شەماڵجیان دیار ئەوانەی بینی هەموو لایڤەکانی تۆ دەنگی هاوڕەزانم بەدەف و گەڕانی زۆر خۆشەڵی لە دانیشتانەیە زۆر حەزم لە گەڕانەکانێک نازانم هیچی تر ئامادەیە دوایش هەر داواکاری کاکارزانیش جێبەجێکەین لێ بەڵام ئێستا حەزی لە توانی گەڕانەکان پێشکەش بکەی سەس يا عزيزك من قرواني خيال
کاکە شەماڵجیاندان خۆش خوا دەستیان خۆش بێ و لە شناسا بن دەستی گەڕیانەکان شەر هەستەکەم کەمتر بیستووە بەڕاستی خۆشن و گەڕێنانە کاکە پۆڵە سلێمانی خۆشەویستمان کاکە عەبەپۆڵە لە بەلجیکاوە ئەرجومەند هەورامی کاکە ژمنوورایمان لەگەڵای پەیوەندی تەلەفۆنی ئەچین لای کاکە ژمنی برای گەورەم کاکە ژمەنجیان سڵاو و ڕێز بۆ تۆ جوانەکەم کاکە جەزای برامەم کاتەوە بوو کاتێک باش بۆ ئەم قوربانم کاتە باش کاکە ئەرجومان هونەرمەندە دیێرین و خۆشەویستەکەی هەموو کوردستان و هەورامان و سلێمانی و دڵی هەمومان کاکە جەزاییان کاکە ئەرجومەنجیان من یەک دنیا ڕێزمێ بۆ تۆ قوربانە بەم چاو ماچەکەم هونەرمەندی دیێرین و خۆشەویست هاوڕێ دیێرینم کاکە جەزاییان دەستخۆشی لێ یەکەم پیرۆزبایی لە تێگڕای خەڵکی سلێمانی و دەوروبەری ئەو شوێنانەی دەنگی ڕادیۆکەی جەنابی پێگات پیرۆزباییان لێ یەکەم بەبوونەی ئەم ڕادیۆ گەشەوە دیارە من حەز ناکەم بڕۆتە قاڵ بینجامەلەوە کە چۆن ئەڵێی نەورۆز پیرەمێردمان بیرە خاتەوە کە چۆن ئەڵێی مەسەلەن ڕاپەڕین فەرات سەنگاوی و گۆرانیەکانی مامەسا ناسوی ڕەزازیمان بیرە خاتەوە کەوتو بەڕاستی سلێمانی شیعانی حەز ناکەم بڕۆتە قاڵ بینجامەلەوە کاکە بێ کاکە جەزای سازمان بیر بێتەوە چونکە بەڕاستی ئەم هونەرە چەند جارێک ویست بێتی بەرەو لە ناوچوو شەیە هونەرمەندان بەرەو خامۆشی چەند جەناب بوو بە چرایەک و هەمیشە ڕێگەر نەداوە ئەو هونەرمەندانە خامۆش ببن ئیتر لە خەمیان هەی بە خۆشی و بە ناخۆشی و بە نەخۆشی و بە لەشساغی و بە هەموو شتێک و جەنابت لەگەڵیان هەیە من بەکاتی میوانەکانیشی دەکەم نامەوێت زۆر کاتان بگرم کار جەزاییان بەڵام دەستخۆشی لێەکەم هیوادارم ئەم ڕادیۆیە بێتە ڕادیۆیەکی سەرتاسەری ئیتر ئەو هونەرمەندانەش کە تا ئێستا سەراوێت کراونەوە هونەرمەندانەش کە بینێک لە هونەردا بڕان ئەو هونەرمەندانەی کە بەردەوام لە هونەرە جەنابەت بەسەریان بکەیتە و جەنابەت مەسەلەن هیوادارم پێشنیازێکیشت بۆ ئەەکەم ئەگەر بگرێ بەرنامەکان کەوت لە سەر بکەی خۆیان ڕۆژینی سەعاتێکیش بۆ بەرنامەی هەورانی دانەی مەسەلەوە یعنی بۆ هونەرمەندانی هەورامان و بۆ کەلتور و شتە جیاوازەکانی ناوچەی هەورامانەوە باشترە بە چونکە بەڕاستی تۆ نابی هەموو ناوچەکانە ئەو کردووە یعنی وە حەز ناکەم من هەرچی فیستیڤاڵی هەورامان بۆ جێدەستی پێیتیا بوو کاکە جومەنجیان بەڕاستی من هیچم پێ نەکراوە بەبێ پشتیوانی ئێوە هونەرمەندانی میلی پشتیوانم نەبوو من هیچم پێ نەکراوە ئێوە دڵسۆزەکانن هەرواشم کردو بەخوا ڕۆژانە زیاتر لە نیم سەعات بە هونەری هەورامان بۆ گەرمیان بۆ ڕۆژهەڵات بۆ ڕۆژاوا تەنانەت بەرنامەی ڕۆژاوامان هەیە خۆت جەناب داگاداری مامەسا عەبدۆ بەرنامەمان هەیە بۆ کوردای ڕۆژاواش هەمووی بران هەموو کە سوکاریەکین هونەر پێویستە هەموو ناوچەکان بەسەر بێنەوە زۆر سوپاسی وشە جوانەکان دەکەم زۆر مەمنونتم کاکە جوان قوربان و کاکە جەزاگیان هیوام سەربەردەی سەرفرازی تا بە دەستخۆشی لە هونەرمەندە خۆشەویستانەش دەکەم هیوادارم گۆرانی جوانتر و بەرهەمی بەپێستر و بەردەوام من چونکە بەڕاستی لە وڵاتە کە بدەوێ هونەرکەی ناڕاحەتی و تەنگەژەی زۆریەتە بەردەمت خۆت باش دەزانی یعنی هونەر لە وڵاتە زۆر زەحمەتە یعنی تا ئەگاتە سەرکەی خۆی تا ئەگاتە یعنی سەرڕێڕەوی خۆی ئەبێ ناڕاحەتی و کۆست و تەگەرەیش بت یعنی زۆریەتە ڕێگان هیوادارم کۆڵ نەدەن وەک چۆن ئێمە مەسەلەن بەخوا جیاری وا بۆ کاک جەزای ئەمە گۆرانیمان کردووە لە تیپی شنروێ دەبۆکەوە سەعات دوی شەو گۆرانیەکەمان تەواو بێت سەعات دوو بە پێ چوونێتەوە هەر کەس بۆ ماڵی خۆی ئەو هەموو وەسیەتیانە قوربانە بم تۆ خەریب و لەسەر هونەر تیرۆ دەکەن برا گەورەزانم هونەر باجەکەی زۆر قورسا بەڵام پێشەوەی بڕۆی ئەمەیە بەڵێنمان پێبێت کێ ئەبی بە میوان لای ئێمە بێت تۆش ئەم ڕادیۆیە پیرۆز پێیت و بێتە لای ئێمە تۆ یەکێکی لەو کەسانی کە لە دڵ ئێمە شیرینی من کاک جەزاگیان خۆت چاگەزاری من ئەگەر سێ شەو جەنابەت تەلەفۆنم بۆ من کردبێت من ئامادەم بە پێی خۆم بێم خۆشی دەزانین کەمێت تەندروستی من ناجێگیرە بەخوا لە بەرەو تەلەفۆنم بۆ نەکردم زانی باری تەندروستی باشیە لە ئێران دڵنیا بە من هەر یا پێشەوەی بڕۆم یا کە گەڕامەوە یەکەم سەردانی بۆ لای جەنابی زۆر سپاس دەکەم بە ناوی خۆم و بە ناوی کارمەندای ڕادیۆی میلی گەڕان کارمەندە خۆبەخشەکان بە ناوی ئەم سابەشەوە بە قوربان کاتتان لەگەرم بە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاکە جومەنجیان سپاس بۆ کاکەڕەوەن دۆرگرتنی پەیوەندەکە کاکە بادینە سوور چاوی ماچەکەم ئەڵە دەستخۆش براکەم زۆر شازە بەرنامەکەتان تۆ دڵی سلێمانی ئێوەش تۆش دڵی ئێمەی کاکە بادینە سوورجیان کاکە میران سابیرە سڵاو لە مامۆستایانە سوپاس یەکەم زۆر سپاس دەکەم ئەچینەوە لای بەزمەکانی گەڕێن حەزمان لێ گوێویستی بەرهەمە جوانەکانتان بین
دەستان شمال دوا زوفي شوا
عسفە جوانی کەەوە ڕسەنایەتی کوردی جانزیینی گرێتەوە سپاسانەکەم سپاس بەن خۆشکاکە شەماڵجیان کاکە عوسمان خاوی دەڵستەوە دەندێ بێ زۆر سپاس یەکەم کاکە گۆرانی شەی سەدیق ئەڵێ ڕستەوە بۆ کاکزا دەست خۆش بە ڕادیۆکەتان پێشنیارێکە گەر بکەی ڕادیۆکەتان بکەن بە شێوەی ئەپ تا بتوانین لە ئەوروپا ئێمەش بیسەری بین دڵنیا بە هەروەکەین کاکە گۆرانجیان ئەوەی کە ئێمە تا ئێستامان نەکردو بەڕاستی لە بێئیمکانەتیە لەبەری ڕادیۆیەکی ئەهلی سەربەخۆ بێپشتیوانین تەنها پشتیوانمان ئەم خۆبەخشی خۆمانە کە لەکتری کۆبوونێتەوە کارمەندەکان خۆبەخشن هاوڕەکان کە ئێرامە خۆبەخشن بۆیە داوا لە ئەواناکەین کە دەسۆزی هونەرن خاصن سەرمایه‌دارەکان هیچ نەبێ ڕێکلامەکانتان کاکە هیچ یارمەتی چۆمە نەیە ڕێکلامە بازرگانەکانتان بێن نێرە بۆیە بتوانین ئەو شتانی کە نوقسانە لێرە پێی کامل بکەین و پێی جێبەجێ بکەین وەکو باسم کرد بە هیوان کە بتوانین لینچێکتدانێن لەسەر شاخی ڕوتە بۆی پەخشەکەمان بگاتە ناوچەی هەورامان و ناوچەی هەموو شارباژێر و شارە زۆر و هەتاکو و چەمچەماڵ و ناوچانی تر هەتا گەرمێن ئەوش بە پشتیوانی چیەکرێت ئەگەر بتوانن ڕێکلامەکانتان بێن بۆ ڕادیۆ میلی گەڕیان بۆ ڕێکلامکردن لە ڕادیۆ میلی گەڕیان دەتوان پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0 ڕێکلامەکانتان هەبێت بە پشتیوانی بۆ ئێمە بە پشتیوانی بۆ هونەرمەندانی میلی کە بێ پشتوپەنین و هەروەها بۆ دڵسۆزیتان بۆ هونەری ڕسەینێتەوە کەمان کاکە حەمەد جەنجی ڕستا لە کاویزا هونەرمەندانی میوان چاوێن ماچەکەم زۆر سوپاسانەکەم سواز بۆ منیاکتان بۆ پەیوەندی ڕاستەوخۆی هەموو بەرنامەکانمان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 0 464 سبینێک کاژمێت 4 میوانی بەرنامەی بەزمەکانی گەڕیان هونەرمەندی میلی دەنگخۆش ئەحمەد سەناویە سبینێ لە خزمەتان نابین ئەمما ئەوەی بەرنامەکانمان چڕۆپەرترێکینەوە بۆی زیاتر توانین لەگەڵ ئێوەیە لەگەڵتان نابین بۆی دڵتان خۆش بکەین کاکە دڵشادمان سەرکەوتوو بن کاکە دڵشادی هاوڕێی دێرینم لە بەریتانیاوە چاوی ماچەکەم کاکە دڵشادی هونەرمەندی ساڵی هێشتاکان خۆشەویستی کاکە دڵشادیان بەڵای من هیچم نەماوە مێ زۆر سوپاسان بکەم سواسی کاگەوی بەکەم جایتر سواسی کاکە شەماڵ پێنجێنی خۆشەویستەکەم زۆر سوپاسی بێپایانم بۆ کاکە بابانی خۆشەویست و کاکاڵێر هاوڕێی دێرینم کاکە کامەرانەمین لە تاراوگە و ڕستایەکی گەرم و بەڕێز بە کاکزای بەڕێستایەکی گەرم بۆ سافە جوانە خی گەر و سەرکەوتتان کاکەزای بەڕێز بەڕاستی ئەم شەڕەی تۆ دەیکەیت لە پێناوی بەرزراگرتنی هونەری کوردی شانی دەستخۆشی و پێزانینە بە قوربانە بم کاکە کامەرانجان مەجبوری وڵای ئەو شەڕانەکەین هونەری کوردی لە ناوچێت کەس خەیاڵی لای هونەر نییە هەموو دنیامەی خەیاڵیان لای بازرگانی و بزنس و کار و کەسابەتی خۆیان و پشکێنە و حیزب و پۆست و پلە و ئاشتانەیە ئێمەش مەجبوری هونەرەکەمان بەرزڕا بگەین هیوادارم بەزمی کاکە حەمەد جەنجەڵە هیوادارم بەزمی نای ئای بەخاڵەوەی خۆی بەخاڵەوە بەزمی عەبدوڵای زێوێ بڵێت کاکە شەماڵ ئەزای ئای بەخاڵەوە هەڵێ داوای لەبوورنەکەم ڕەنگە و گۆرانی ئەمادە نەبێ کاکە حەمەد جەنجیان سڵاو ڕێزمانێ بۆیەوە من هیچم نەماوە نازانم کاک شەماڵ تۆ هیچت ماوە پێشووی گۆرانەکەمان پێشکەشی دیارەکە منیش لەلایەنی خۆمەوە دەستخۆشیەکەم لە جەنابێت لەو ستافە بەڕێزە بەڕێ عەبدوڵای ڕەحمەتیڵە کاکە وێست هاوکاری هەمیشەیی من بووە کاکە باوانی خۆشەویست تایبەتی کاگەیبی سانتەری ئەیاد لە یادی نەکەین کاک ئەمینی خۆشەویست کاگەمینی زەڕ چاویان ماچەکەم هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم و گۆرانێکیش بەدەفەوە پێشکەشەکەین بۆ ئەو برای ئازیزە و بەخزمەتاندانەبی هیوای سەرکەوتن بۆ هەموو من زۆر سوپاسانەکەم سوپاسی ئامادەبوونتانەکەم سوپاسی کاکە هەمەڵهای خۆشەویستەکەم سوپاسی هەموو خۆشەویستانەکەم کە ماندوو بن لە ڕادیۆ میلی گەڕیان سوپاسی جارێکتر سواز بۆ هەموو لایەکتان چاوتان ماچەکەم لەگەڵ دیارەکەی کاکە شەماڵ دەست یەکگوتم بەڵاو بخێنمەوە کاکە دڵشاوستان لە بەریتانیاوە قوربانی کاکەزا ڕێزمێ بۆ زۆر سوپاس ئەڵێ هەر بەڕێز سڵاو بۆ خۆت و هونەرمەندە ئەزانە چاوی ماچەکەم کاک حەمەد جەنجیڵە ئای بەخاڵەوەی بەزمی عەبدوڵای ڕەحمەتی بەزنەوە چێ ئەوە لەبەر نەبێ پچێشە نیە خۆشەویستانی ڕادیۆ میلی گەڕیان ڕۆژتانەوەی پڕێ لە گۆرانی موزیک و ئاوازی ڕەسەن سوپاسانەکەم تاک و سوێنێ بێگینەوەی بەرنامەی کرد خۆتان ئەسپێن لەگەڵ دیارەکەی کاکە شەماڵ پێنجان خۆشیاوە سەرکەوتەکان
نشادم من نشادم هر من نشادم من نشادم هر من نگاتم لای خدا دادم هر من نگاتم لای خدا دادم عزيزة ما وريت أبوه ألف عزيزة ما وريت أبوه درشاد توبون ورمز الربوه بيبوت فوشا برقي قدراني قلب ببينات شيخي صنعاني قلب ببينات شيخي صنعاني بعد شبك سنميني بعد شبك سنميني بايقوش لاسان غلطان بخيني بايقوش لاسان غلطان بخيني هرمنا شادي مرمنا شادي هرمنا شادي مرمنا شادي هرمنا قاتا لاي خدا دادي هرمنا قاتا لاي خدا دادي رادیۆی گەڕیان دەنگی زوڵاڵی هونەرمەندان